پاکێجی خێزانی لە فاستلینگ بێسنوور بۆ ماوەی یەک مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکەت دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشاو و خراپەکان سانسۆر کراوە. لەمۆ بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیا بن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی. سڵاوتان لێبێ خۆشەویستان. کاتێک تەماشای فیلمێکی بیانی دەکەیت تێبینی ئەوە دەکەیت کە زۆربەی خانووەکانی ناو فیلمەکە لە دار دروست کراون وە کاتێک خانووەکانیان دەڕوخێت دەبینی خانووەکە پێگاتۆ لە چەند خشتێک و سەقفێک و چەند پێکاتێکی تر کە لە دار دروست کراون. بەڵام کاتێک لە شقامەکانی خۆمان بەڕێگەدا دەڕۆیت تێبینی ئەوە دەکەیت کە خانووەکان لە پێکهاتەی بەهێز و ئاسن و کۆنکرێت دروست کراون. ئەمە ژواتە زۆری خانووەکان لە وڵاتێک بۆ وڵاتێکی تر جیاوازە. لەم ڤیددیۆیشدا باسی ئەو جیاوازیە دەکەین و هۆکارەکانی ڕوون دەکەینەوە. پێش ئەوەی بەتەواوەتی بچینە ناو ڤیددیۆکە سەرەتا لایکی ڤیددیۆکەمان لە بیر مەکەن ئەگەر بابەتەکەتان بەدڵ بوو و ئەگەر تازن بۆ کەناڵەکە سبسکرایبی کەناڵەکە بکەن تاوکو تەواوی ڤیددیۆکانمان ئاگادار بن. لە پرانسیبدا یەکەم شت کە پێویستە لی تێبگەین ئەوەیە کە مرۆڤەکان هەمیشە لە باوترین مادەی ناوژینگەی دەوروبەریان بیناکانیان دروست دەکەن. ئەمما دەباوانە بە شێوەیەکی سەرەکەی ستایل و سروشی بیناکان کۆنتڕۆڵ دەکات. بە ئەم قسەیە پرۆژە بکەین لەسەر هەندێک وڵات و بزانین چیان بەسەر دێت. بۆ نمونە با بزانین چی بەسەر ئەو وڵاتانە دێت کە دارستانیان زۆرە وەکو چین و ژاپۆن. تەنها چین زیاتر لە 2000 کیلۆمتر چوارگۆشە دارستانی هەیە و لەوانەیە ئەم ژمارەیەت بە خەیاڵدا نێت. بەڵام ڕووبەری ئەو دارستانانەی کە لە چین هەن دوو هێندەی ڕووبەری هەموو وڵاتی میسرە بۆ پێش بڕێکی زۆری داری تێدایە. ئەمە ژوای کردووە چینیەکان و ژاپۆنیەکان لە سەردەمی کۆنەوە و تاوەکو ئەمڕۆژ داروەکو کەرەستێکی بنەڕەتی بۆ بیناسازی بەکار بهێنن. بە هەمان شێوە ئەگەر تەماشای ئەمریکا و کەنەدا بکەین کە ئەمریکا و کەنەدا لە پلەی سێم و چوارەمدا لە نێو گەورەترین وڵاتان کە دارستانیان زۆر هەیە لە جیهاندا. ئەو وڵاتانش بە هەمان شێوە پشت بە دەردەبەستن وەک کەرەستێکی بنەڕەتی بۆ بیناسازی. بەتایبەت ئەو کاتێک کە ئەوروپیەکان بە ژمارەیەکی زۆر هاتبوون و ئەمریکایان لە خەڵکی ڕەسەن داگیر کرد. پێویستیان بە ماڵێکی زۆر بوو لە ماوەیەکی کووردا بۆ ئەمەش دار چارەسەرێکی زۆر باش بوو بۆیان و خانووەکانیان لە دار دروست کرد چونکە دروستکردنی بینای دار پێویستی بە ماوەیەکی زۆر نییە بۆ دروستکردنی. هەروەها پێویستی بە هێزی کاری زۆر و ئامێری ئاڵۆز نییە. بەڵام دوای ئەوەی ئەو کۆچبەرە هۆڵندی و بەڕیتانیانەی کە دەچوونە ئەمریکا پێش ئەوەی بێن لە وڵاتی خۆیان فێری پیشەی بیناسازی بوون بە خشت. هەر بۆیەش لە ساڵی 1661ەوە پیشەسازی خشت ڕووی لە ئەمریکا کرد بە تایبەتی بۆ دەستگاکانی دەوڵەت لە ڤێرجینیا. بەم شێوەیە دوای ئەوە پیشەسازی خشت دەستی بە فراوان بوون کرد بە تایبەت ئەو کەرەستە خاوانەی کلی دروست دەکرد وەکو بەردی گڵێن و خۆڵ و ئەوانی دیکەش بە زۆری لە خاکەکانی ئەمریکادا هەن. هەر بۆیەش خانووە نەریتیەکان لە ئەمریکا تا ئەمڕۆ لە دوو توخمی بنەڕەتی پێکدێن کە بریتین لە دار و خشت. باشە لە ڕاستیدا ئایا مەسەلەکە تەنها پەیوەندی بە زۆری ئەو مادانەوە هەیە یاخودنا؟ نەخێر، لەوانەیە لە سروشی وڵاتێکدا بڕێکی زۆر لە مادەیەکی دیاریکراوت هەبێت بەڵام لە هەمان کاتدا ئەم مادەیە لەگەڵ بارودۆخی کەش و هەوا یان ئەو پێداویستە بیناسازیە نەگونجێت کە تۆ دەتەوێت. هەر بۆیەش سوودی نابێ بۆ بەکارهێنانی. هەر لەبەر ئەم هۆکارە پرسیارێکی تر دێتە ئاراوە: ئایا دار گونجاوە بۆ بارودۆخی کەش و هەوای ئەمریکا یاخودنا؟ وەڵامەکە ئەوەیە: دار مادەیەکی ئیزۆڵکردنی ناوازەیە چونکە دار 50 هێندە زیاتر لە خشت و 700 هێندەی ئاسن گەرمی خەزن دەکات. ئەمە ژوا دەکا ئەو خانووی کە لە دار دروست کراوە ڕێگەنەدا گەرمای دەرەوە بچێتە ژوورەوە. بە هەمان شێوە ئەو خانووی لە دار دروست کراوە ناهێڵە گەرمای ژوورەوە بچێتە دەرەوە. هەر بۆیە دار لە کەش و هەوای وڵاتانێکی وەک ئەمریکا و کەنەدا سەرکەوتنێکی بەرچاوی بەدەست هێناوە. ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەو دیوی جیهان و بچینە وڵاتی چین بۆمان دەردەکەوێت کە یەکێک لەو شتانی وای کردووە چینیەکان بەدارەوە بچەسپێن وەک کەرەستەیەکی بنەڕەتی بیناسازی ئەوەیە کە گونجاوە بۆ ڕوبەڕووبوونەوەی کارەساتی سروشتی. چین بە درێژای مێژوو بەردەوام بەر شەپۆلی بوو ملەرزە و زریانی وەرزی دەبێتەوە. هەرچەندە ماڵەکانیان بەهۆی کارەساتەکانەوە وێران دەبێت بەڵام بە ئاسای وەری دەگرن چونکە ئەوان تەنها پارسە زیان لە کەوتۆکان لا دەبن و پارسەی نوێ لە شوێنی دادەنێن. ئەو خانووە دارانی کە بە شێوەی دۆنگ لە چین دروست دەکران بەم شێوەیە بوون. پارسەدارەکان بە یەکەوە دانرابوون بە شێوەیەک هاوشێوەی یاریەکانی مەتەڵ.
ئەمەش پرۆسی نۆژەنکردنەوەی بۆیان ئاسانتر دەکرد. هەروە پشتیان بەو تاکتیکە دەبەستی کە ستوونەکانی خانووەکە بە هیچ شێوەیەک بە زەویەوە لەنگەری نەبوو و لەگەڵ شەپۆلەکانی ئاو ماڵەکە دەزوڵا. بۆیە دوای بوومەلەرزە و هەر ڕووداوێکی تری سروشتی تەنها شتێک کە بەسەر ماڵەکەدا دەهات ئەوە بوو کە بۆ دووری مەودایەک لە شوێنی خۆیەوە دەگوازرێتەوە بەبێ ئەوەی زیانێکی گەورەی لێ بکەوێتەوە. هەر لەبەر ئەم هۆکارانە دار سەرکەوتنێکی بەرچاوی بەدەستهێنا بوو لەو ناوچانەدا و لەگەڵ ژینگەکەشیدا گونجاو بوو. هەروەها لەگەڵ تێپەڕبوونی کات بەشێک لە دەسەڵاتدار و میراتگرەکان داوایان لە خەڵک دەکرد کە هەموو خێزانێک کۆمەڵێکدار لە ناوچەکەیان بچێنن و ئەوەی دڵنیابن لەوەی لە داهاتوودا هەمیشە داری پێویست بوونی دەبێت کە بتوانن دووبارە بەکاری بهێننەوە. شایانی باسە لە ئێستادا لە ناوچە قەرەباڵغەکانی چین خانوەکان لە دار دروست ناکرێن، بەڵام لە هەندێک ناوچە بەو شێوەیە دروست دەکرێت. ئێستا با هەموو ئەو هۆکارانە وەربگرین و بۆ وڵاتانی عەرەبی و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی جێبەجیان بکەین. بە نزیکی لە 180 بۆ 187 ڕوبەری جەزائیر بیابانە و نزیکی 194 ڕوبەری میسریش بیابانە و سعودیش بەشێکی زۆر گەورە لە بیابان پێک هاتووە. هەروەها زۆربەی وڵاتانی کەندا و دەوروبەریان بیابانە و هەر بۆیە خۆڵ و پێکاتە بنەڕەتەکانی چیمەنتۆ بەگشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەردەستە. ئەمە ژوای کردووە ئەو وڵاتانە مەیلیان بۆ بیناسازی هەبێت بە دروستکردنی خانووەکانیان لە کۆنکرێت و کەرەستەی بەهێز. ڕۆژگاری ئەمڕۆدا میسر بە گەورەترین وڵاتی عەرەبی دادەنرێت لە بەرهەمهێنانی چیمەنتۆدا لە ڕیزبەندی 10 وڵاتی بەرهەمهێنەری چیمەنتۆ بە ڕێژەی 80,000 تۆن لە ساڵێکدا. لە دوای ئەویش سعودیە بە ڕێژەی 60,000 تۆن لە ساڵێکدا. پرسیارەکەش ئەوەیە، ئایا چیمەنتۆ گونجاوترین مادەیە بۆ بیناسازی لە کەشوهەوای وڵاتێکی وەکو میسردا؟ لە ڕاستیدا وەڵامی ئەم پرسیارە ئەوەیە کە کۆنکرێتی پتەوکرا و گونجاوترین کەرەستەی بیناسازی نییە بۆ میسر، بەڵکو لەوانەیە بە شێوەیەکی هەڵا بەکار بێت کە هاوتانە بێت لەگەڵ سروشت و کەشوهەوای میسر. بەڵام بۆ ئەوەی تێ بگەین پێویستە بگەڕێنەوە بۆ سەردەمی میسرە کۆنەکان. لە سەرەتای سەردەمی خانەدانەکانەوە بەر لە دروستکردنی گۆڕ و پەرزگاکاندا بەکاردەهێنرا و ئەو کەرستانە وەک کەرستی بنەڕەتی بیناسازی لە میسر بۆ ماوەیەکی زۆر بە باشتر دەزانرا و هیچ گۆڕانکاریەکی ڕیشەی لە فۆرمی تەلارسازی میسریدا ڕووی نەدا جگە لە سەردەمی دەسەڵاتی محەممەد عەلی محەممەد. ئەویش لە کاتی هەوڵەکانی بۆ گۆڕینی میسر بۆ وڵاتێکی مۆدێرن کە داوای یارمەتی شارەزایانی بیانی دەکرد لە بەشە جیاوازەکان و ناوچە جیاوازەکاندا. تەلارسازی یەکێک بوو لەو کارانەی کە ئەو زۆر گرنگی پێدەدا. هەر بۆیش بە تێپەڕبوونی ساڵان زۆرێک لە شارەزایانی بواری ئەندازیاری هاتبوون و دەستیان کرد بە هەوڵدان بۆ دروستکردنی دامەزراوە و بینای گەورە و بەرز. لە هەمان کاتیشدا گونجاو بن بۆ کەش و هەوای وڵاتەکەی. لەسەر ئەم بنەمایانە دیوارەکانی بیناکان ئەستوریەکی زۆریان هەبوو، بە تایبەتی دیوی دەرەوەی بینا و دامەزراوەکان. ئەمەش بۆ ئەو بوو کە دیوی ناوەی بینا و دامەزراوەکان فراوان بێت. ئەمەش بە شێوەیەکی ئۆتۆماتیکی وا دەکات هەر هەوایەکی گەرمی ناو بیناکان بەرز ببێتەوە لە نزیکی سەقفەوە بمێنێتەوە. بێگومان ئەمەش لەبەر ئەوەیە کە هەوای گەرم چڕیەکەی کەمترە لە هەوای سارد. ئەم بابەتە لە ماڵەکانی ئێمەش ڕوودەدەن و هەوای گرمی لە نزیک سەقفەکان دەمێننەوە. بەڵام بۆ نمونە ئەگەر ئەستوری دیوارەکان زۆر بێت ئەوە گواستنەوەی گەرمی هێواشتر ڕوودەدات کە بەڕادەیەک لەوانەیە لە 12 کاتژمێردا گەرمی لە ناو ماڵەکەدا بگوازرێتەوە. بۆ نمونە کرێکارێک لە ناو ماڵەکەیدا لە شەودا نووسووە کە دیواری ماڵەکەی زۆر ئەستورە. تەواوی شەوەکە ماڵەکەی گەرمێکی ژوورەوە دەمژێت و ناهێڵێ بۆ دەرەوە دزە بکە. بەڵام کاتێک بەیانەکەی کرێکارەکە دەرگای ماڵەکەی دەکاتەوە و دەچێتە سەرکار ئەو کادوزەی ساردی لە دەرگاکەوە دزە دەکات بۆ ماڵەکە. بەڵام ئەم سیستەمە لە وڵاتێکی وەکو میسر جیاوازە چونکە خانووەکان ئەو تایبەتمەندیان نییە و زۆربەی کاتەکان لە میسر کەش و هەوا بە بەیانیان بە گەرمی دەمێنێتەوە و شەوانش کەمێک ساردی دەمێنێتەوە. ئەم خانۆ کۆنانە تا ئێستاش لە زۆر شوێن بڵاو بوونەتەوە لە ناوچەکانی میسر. ئایا بۆچی ئەم سیستەمە تەلارسازیە تا ئێستا هەیە و بە کۆنکرێتی بەهێز جێگەی ناگرنەوە؟ هۆکاری یەکەم ئەوەیە کە سیمەنتۆ زۆر هەرزانە. لەبەر ئەمە هەر کەسێک خانوویەک بە سیمەنتۆ دروست بکە زۆر هەرزانتر دەبێت لەو سیستەمەی کە باسمان کرد. هەروەها هۆکاری دووەم ئەوەیە کە خەڵک لە قاهیرە بۆ ماوەیەکی زۆر بەبێ کۆچکردن مانەوە بە شێوەیەک بە هیچ شوێنێکی تر ڕازی نەبوون. بۆ پێی ژماری دانیشتوانی قاهیرە لە ساڵی 1847 نزیکەی 300,000 کەس بوو. بەڵام بەپێی ئامارەکانی ساڵی 2022 دەستگای ناوەندی کۆکردنەوەی گشتی ئامار ڕایگەیاند کە ژماری دانیشتوانی قاهیرە گەیشتە 10,125,000 کەس و ئەم دانیشتوانە پابەند بوون بە پاراستنی میراتی باوانیان. هەر لەبەر ئەم هۆکارش
تاکە چارەسەر ئەوە بوو کە بە شێوەی ڕاست فراوان بکرێت بۆ ئەمەش بینای کۆنکرێتی بەرز دروستکرا کە بەرزەکەی هەندێک جار دەگەیشتە 39. ئەمەش لە پێناو کەمکردنەوەی سڕی دانیشتوان دروست کراوە. ئەمە ژواتە سڕی دانیشتوان هۆکاری سەرەکی گۆڕانکاریە و هەروەها پاراستنی میراتی تەلارسازی لە زۆربەی وڵاتانی جیهان، نەک تەنها میسر، بەڵکو بۆ نمونە لە وڵاتی سین پابەندبوون بە پاراستنی میراتی باوانیانەوە بوونی هەیە. بۆ نمونە دروستکردنی خانووی دار وەک ڕوونمان کردەوە، بەڵام لە سەردەمی مۆدێرن دەستیان کرد بە بەرەو ئاسمان بردننی بیناکانیان. هەندێک لە شارەکانی ئەمریکا وەک جەنگەڵێکی کۆنکرێتی وەسف دەکرێن، ئەویش بەهۆی ئەو بینا بەرزانەی کە تێیدا هەیە. ئەمەش هەمووی لە پێناو ئەوەیە سڕی دانیشتوان کۆنتڕۆڵ بکرێت. لێرە داگەیشتنە کۆتایی ڤیدۆی ئەمڕۆمان. ئێوەش هەڕاو پێشنیارێکتان هەیە دەتوان لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆمانی بنووسن. لایکی ڤیدۆکەمان لە بیر مەکەن ئەگەر بابەتەکەتان بەدڵ بوو و هەروەها ئەگەر تازم بۆ کەناڵەکە سەبسکرایبی کەناڵەکە لە یاد مەکەن بۆ ئەوەی هەمیشە ناوازەترین بابەتەکانتان پێ بگات و دووبار و سێبارە سوپاس بۆ تەماشاکردنی ڤیدۆکە. تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر بەخواتان ئەسپێرم و خواتان لەگەڵ. پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی 1 مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکە دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشا و خراپەکان سانسۆر کراوە. لەمەوە بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیابن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی.